گشتی تایبەتیش ئەگەر ئەس بەحسا سنووری ئیدارەیە سەربەخوا سۆڕام کەم حتانو کە چەند کەس سوودمەند بووینەت قۆناغێن داهاتیدا تایبەتیژی پلان چاوەیە ji bo dabeşkirina parça zeviyan û avedankirina navçeyan evên ku parça erd têne dabeşkirin berê Xesr û İsmaîl rêveberê giştiye şarederiya Soran bawekî rastaxû dêt gelmeda berê Xesr û gelek spas ku gelmeda ne carê plan ya çawa ye divê qonaxê da ez bar kimeke hatiye îmaja pêkirin 19,000 kesin ku dê navetwana vegerayên parça erdê serwana bêne dabeşkirin çend kes dê sûdmend bin îdareya serbexwe Soran û ji bo dahatî kar çawa tê tekirin زێدەترین کەس لێ ناوچەیەژی سوودمەند بن. زۆر سپاس بۆی بەڕێز و بینەرانی بەڕێز لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تاکو ئێستا ڕەزامەندی لەسەر ناوی 19,000 موچەخۆر دراوە کە زەویان پێ بدرێتن بەڵام ئەوەی کە ئامادەکرا تاکو ئێستا لە سنووری برین بەڕێوەبەراتی گشتیمان نزیکەی 3,000 پارچە زەوی ئامادەیە بۆ ئەوی دابەش بکرێت بەڵام ئێمە لە دوایین کۆبنەوە لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار پێیان باش بوو کە چاوەڕوانی ئەوەی بکەین کە تەواوی ناوەکان بگەڕێتەوە بۆی بتوانرێت دوای وەربردنیکردن ئەو کات بتوانرێت زەویەکانیان بەسەردا دابەش بکەین. کێشەکەش لەوە سەری هەڵدا لەبەرەوەی زەوی پێویست لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەست نییە چونکە سنوورەکەی سنوورێکی بڵێن شاخاویە و ناوچەکانیش کاتی خۆی تەسویەیی نەکرا بۆی ئەوە کێشەیەکە کە نەتواندرێت زەوی پێویست دابین بکرێتن. بۆ چارەسەرکردنەوە vê کێشەیە چ پلان ڕێکێدایە؟ پلانمان ئەوەیە کە لە سنووری هەر شارەوانیەک لە ڕێی ئەنجومەنی شارەوانی دەست بە فراوانکردنی سنووری شارەوانیەکە بکەین بۆی بتوانرێت سنوورەکە بەرفراوان بکرێت بۆی دواتر بتوانرێت زەوی پێویست بەردەست بکرێت و نەخشەکەرتی بۆ دامدرێت بۆی بتوانرێت ئەو ژمارە زۆرەی کە موچەخۆران کە زەویان پێدەدرێت بتوانرێت زەویان بەسەردا دابەش بکرێت. بۆ vê cebcekirina vê planê çend dem pêtiviye çikeveke te jê maje pêkirî çinkî navçeyeke şaxawî ye ya zehmet e yani eger plan bû nimûne vê salê da bêta cebcekirin çend dem pê divêt ku erdet hazir bin û bêne dabeşkirin. بەڵێ وەکو پلان دانراوە ئەگەر زەوی بەر چونکە ئەگەر سنتەری شاروانی سۆرانیش حساب بکەین ئەوانش نزیکەی هەتا 5,000 پارچە زەویان ئامادە کردووە لێردا دەتوانرێت لە کۆی ئەو 19,000ی کە ناویان گەڕاوەوە دەتوانرێت 8,000 زەویان پێ بدرێت و پلانیش ئەوەی کە باسم کرد فراوانکردنی سنووری هەر شارەوانیەکە بتوانێت زەوی پێویست ئامادە بکرێت بەڵام ئەگەر هاتوو نەکرا دەتوانرێتن بگوازرێتەوە بۆ شوێنی تر کە زەوی بەردەست بیت. باشە پلان بی بووچی حتانو کە جۆرە نایەتە بەحثکردن بۆ نمونە دابەشکردنەوە پارچە ئەردا مەبەست لێ ئەوە پاداشکردنەوەوان کەسە ئەوێت خزمەتەکە باش کردی ناوە کارتی حکومەتارێما کوردستانێدا ji بووی ئەو jî سوودمەند بن الجهê دابەشکردنەوە پارچە ئەردا çi planên dî hene بۆ نمونە بووچی حتانو کە hezir tundî dahanatiyekirin gel kertê taybet rêbkevin pareyekê şuqe bêne avakirin apartman bêne bilindkirin cihê parça erda şuqe bêne dabeşkirin tiştekî wisa em şîn bikîne bername bikîne plan خۆی ئەو پلانە کە پێشتر لە بەپێ ڕێنماییەکان دەرچوو لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارلۆی بتوانرێتن چەند زەوی دابین بکرد بەڵام ئێوە لەوانەیە بزانن کە نزیکەی 4 ساڵ تا 15 ساڵ هەتاکو ئێستا هیچ پارچە زەویەک دابەش نەکراوە ئەو ڕێنمایانش کە هاتن دەڵێتن هەر فەرمانبەرێک کە 8 ساڵ خزمەتی هەبێت ئیدی دەکەوتنە ئەو پرۆسێ و زەوی پێدەدرێت لێرە ژمارەی ئەوانی کە سوودمەند دەبن لە وەرگرتنی زەوی ژمارەکەیان زۆر دەبێتن بەڕاستی ئیدێ هەروەک باسم کرد ئەوەی بەردەست بیتن دەتوانرێت هەم پلانی لە بۆ دانرا زیاتر زەویەکان ڕوپێ و بکرێت و بتوانێت نەخشەکەرتی زیاتر دروست بکرێت بەڵام ئەگەر لە هەموو حاڵەتێکدا لەبەرەوەی منتخەکەی مەناوچەکەی مەناوچەیەکی شاخخاوی و زەوی بەردەست دروست نەبێت دەتوانێت بگوازرێتەوە لە بۆ نزیکترین شارەوانی لە سنوورەکان بۆی بتوانێت ئەوانەی کە ماون زەویان بەڕێز مەبەستیشم ئەوەیە یعنی بە هەموو شێوەیەک دابەشکردنی پارچە زەوی بارگرانیە لە بۆ حکوومەت چونکە لە یەکەم ئەتوو عردەکی زۆرت پێویستە دووەم ئەتوو دەبی ئەگەر هیچ نەبی خزمەت گوزاریە سەرەتاییەکانە وەکو ڕێگا و بانە ئاوە کارەبای هەمووی بگوازیەوە لە بۆ ئەو ناوچەی ئەوە ئەوەش هەموو یعنی بارقورسیە گرانیە
پلانی نوێ دەتوانن شتێکی وا پێشنیار بکەن بۆ حکوومەت یاریمی کوردستان کە لە جیاتی پارچە عەرد شوقە دروست بکرێ ئەگەر بە بێ بەرامبەریش نەبی پارەیەکی کەم لە فەرمانبەران ئەوانەی کە خزمەتیان زۆر بووە وەربگیرێ پلانی وا هەیە مەسەڵەن شتێکی وا باز بکرێ لە شیاندا شتێکی وا بکرێ بەڵێ بێگومان پلان هەبووە و باسیش کراوە لە کەبوونەوەکانی وەزارەت بەڵام ئەوەی کە ئێمە پێی ڕاستپاردراوین بەوەی کە بتوانین زۆرترین زەوی دیاری بکەین هەرچەندە ئەوە هەروەک جەنابیش باسر قورسایەکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکات لە بۆ نمونە ئەگەر 800,000 کەس سوودمەند بیان لە وەرگرتنی زەوی دەبێ 800,000 پارچە زەوی ئامادە بکرێ یان ئەوە تێ دەبێ ئەو پارچە زەویانەی بەردەستە دابش بکرێ ئەوەی تریش بخرێتە پلانی دیکە تاکو زەوی بەردەست دروست دەبێت یانەوە تێ بگوازرێتەوە شوێنەکانی تر بێگومان ئەگەر دابشکردنی زەوی باە لە چەند ساڵی ڕابردوو ئەم پلانە جێبەجێ کرابە سوودمەندی زیاتر دەبوون بڕێن ئەو فەرمانبەرانەیان ئەو موچەخۆرانەی کە پێویست بوو زەویان بەسەر دابش بکرێت بۆ نمە لە سەرەتای دابشکردنی زەوی چ فەرمانبەر چ پێشمەرگە چ خاوەن شەهید بەڕای من هیچیان سوودمەند نەبووینە لەبەر ئەو کاتێک کە زەویەکەی وەردەگرن نرخی زەویەکان گونجاو نییە نرخی زەویەکان پارەی باش ناکات و خزمەت گوزاری نییە بۆیە ناچار دەیفرۆشنەوە بە پارەیەکی کەم ئەوەی ئێستاش کە پێویستی کار دەکرێت بەڕێز خەسرۆ بۆ ئەوەی خەڵک تووشی ئەم کێشەیە نەبێ هەرزان فروشتنی پارچە زەویە کە لەلایەن حکوومەتی پێدراوە ئەمە مەجبوری بووە یان ئەوە تا شوێنەکە دوور بووە لە سنتەری شار لە سنتەری ئەو شوێنەی کە خزمەتی هەبووە یان ئەو تا هیچ خزمەت گوزارێک لەوێ نەبووە بە مەجبوری بە هەرزانی دەفرۆشرێت چ دەکرێت ئەم جارێ ئەم کێشەیە نەبێ هەم شوێنەکان نزیک بن هەم خزمەت گوزاری لێ هەبێ هەم خەڵکیش لە جاتیەوەی بفرۆشرێ چاوەڕوانی ئەوە بکە شتێک بۆ خۆی کۆکاتەوە بۆ خۆی خانوویەک دروست بکە بێگومان پێویستە کە هەر نەخشەکەرتیەک دادەنرێتن یان هەر زەویەک دابش دەکرێت پێویستە کە خزمەت گوزاری پێویست بچێتن لە بە ئەو شوێنانە بەڵام ئێمە دەبینین کە زۆر شوێن هەیە لەوانەیە 10 ساڵ 15 ساڵ بەری ئێستا دابش کراوە تاکو ئێستا خزمەت گوزاری پێ نەگەیشتووە چونکی بەڕاستی خزمەت گوزاریش بۆ بردننی ئەو نەخشەکەرتیانە پارەیەکی زۆر لەسەر حکوومەتی هەرمی کوردستان دەکەوی وەک لێدانی فەتحکردنی جادەکانکردنەوەی شەقامەکان هەروەها لێدانی مەجاری و بردننی ئاو کارەبە ئەوانە کولفێکی زۆر لەسەر حکوومەت دروست دەکات هەرچەندە ئەو شوێنانێک ئێمە دیاریمان کردووە لە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سۆران کە نزیکەی 3000 پارچە زەویە نزیکن لە سنووری ئاوادانی بەڵام ئەوەش ناکاتەوەی کە کولفەی خزمەت گوزاری کەم بێتن بێگومان کولفەیەکی زۆری دەوێتن لە بۆ بردننی خزمەت گوزاری لە بۆ نەخشانە بۆی بتوانێت ئەو هاوڵاتیان موچەخۆرانی بەسێران دابش دەکرێت بتوانن سوودمەند بن و بتوانن خانووی لەسەر دروست بکەن آخر قسەشم بکەم ئەگەر مەبەست لێ خزمەتکردن یان پاداشکردنی ئەو فەرمانبەرانە بێ کە خزمەتیان کردووە ئەس دەکەم ئەو پلانە زۆر باش بێ نازانم چون ئیشی لەسەر دەکەن شوقە دروست بکرێ بە پارەیەکی کەم پێشکەشیان بکرێ یان توزانم هەر بێ بەرامبەریش ئەگەر بکرێ ئەوە زۆر باشە یان ئەگەر مەبەست لێ بەرفراوانکردنی شارەکان بێ ئەوە شتێکی ترە ئەوە تایبەتە بە حکوومەت ئایا پلانیان چوونە بە تایبەت ماستەر پلانی ساڵانی داهاتوو بەڕێز خەسرۆ ئیسماعیل ڕێڤەبەرێک گشتیە شۆراداریان سووران پاوایکی ڕاستەخۆین گەلمە دەبوون گەلێک سوپاس بووە